لە یەکێک لە یاریەکانی ئەم هەفتەی خولی پلەیەکی کوردستان زانکۆی جیهان پێشوازی لە خانەقین کرد. زانکۆی جیهان لە بارودۆخێکی خراپدایە و لە کۆی سێ یاری لە خولەکە خاوەنی هیچ خاڵێک نییە، بۆیە ئامانجی یەکەم سێ خاڵ بوو لە خولەکە. سەرەتای یاریەکە خانەقین باشتر دەردەکەوت و بە چەند شوتێک بەختی خۆیان تاقی کردەوە. لەم هێرشە ستون ڕێگر بوو لە پێشکەوتنی زانکۆی جیهان. بە سوودوەرگرتن لە لێدانێکی گۆشە نەشوان نەجات زانکۆی جیهانی بە گۆڵی یەکەم پێشخست لە یاریەکە. زانکۆی جیهان بەردەوام بوو لە هێرشەکانی و هەوڵی گۆڵی زیاتری دەدا، بەڵام ئەم نیوێ بە کۆتایی هات و نەیان توانی گۆڵی زیاتر تۆمار بکەن. نیوەی دووەم دەستی پێکرد. زانکۆی جیهان هەوڵی کارە تەواو نەکراوەکەی نیوەی یەکەمی دەدا. لە خولەکی 53 دەشتی جەمال لە زانکۆی جیهان توانی بۆ جاری دووەم گۆڵی یانی میوان بەهەژێنێت. دوای سێ خولەک ناوبژیوان فیکەی لێدانی سزای بۆ خانەقین لێدا و عەلی عەدنان سەرکەوتوانە جێبەجێ کرد و جیاوازیەکەی کەم کردەوە بۆ گۆڵێک. بە سوودوەرگرتن لە هەڵەیەکی گۆڵپارێزی خانەقین ئیبراهیم ئەحمەد توانی گۆڵی سێیان بۆ زانکۆی جیهان تۆمار بکات و یانەکەی زیاتر نزیک بکاتەوە لە سێخاڵی یاریەکە. خانەقین دەستەوەستان نەبوو، بەردەوام بوو لە هێرش بردن. لە خولەکی 75 محەممەد ئیسماعیل بە شێوازێکی جوان گۆڵی دووەمی خانەقینی تۆمار کرد و هیوای یەکسانکردنەوەی ئەنجامەکەی گەڕاندەوە بۆ تیپەکەی. لە کۆتاییەکانی ئەم نیوەیە موخلیس تەڵەب لە خانەقین بە کارتی سوورکرایە دەرەوە و یاریەکە لە بەرژەوەندی زانکۆی جیهان بە کۆتایی هات و زانکۆی جیهان یەکەم سێخاڵی لە خولەکە بەدەست هێنا. بەڕاستی ئەمە گێم یەکەم لە تیپەکەم ڕازی نەبووم، ئاستێکی زۆر خراپیان پێشکەش کرد. گێم یەکەم یەک بەش لە دوا بووین. گێمی دووهەم بەڕاستی گەڕاینەوە، یاریێکی باشمان کرد، توانیمان دوو گۆڵیش بکەین، بەڵام بە ئەختای فەردی یەک دوو گۆڵمان خواردەوە بۆ 3-2 دۆڕیان. دەستخۆشی لە یارزانانەکەم لە گێمی دووەم ئاستێکی باشیان پێشکەش کرد و ئینشاءڵڵا هەوڵە دەین یاریەکانی داهاتوو ئەسمان باشکەن. ئەو غڵاتانی لە یاری ئەمڕۆ کردیا لە یاریەکانی داهاتووە باشکەن ئینشاءڵڵا. بەڕاستی ئەمە ئەو یاریە هیچ مەجای تێدا نەبوو، لە بۆی بە یارزانەکانم گوت بوو ئەگەر ئەو یاریە ئێمە نەبینەوە یەکسەر لە خولەکە لەوانەیە دابەزینمان مسۆگەر بێتن. سێ دۆڕانە سەیەک کاریگەر یەکجار زۆر دەبوو، یاری داچمەنە دەرەوە، بەڵام ئەلحەمدولیلا توانیمان یاریەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتا پێبێنین. زانکۆی جیهان لە کۆی ئەنجامدانی سێ یاری خاوەنی تەنها سێ خاڵە و خانەقینیش لە کۆی 4 یاری خاوەنی 7 خاڵە لە خولەکە.